جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی جومعە سەرەتا سەرلێری گرنگترین هەواڵەکان. چالاکی دایکانی دادخوازی بۆکان بۆ ڕێزگرتن لە یادی بەندکراوانی سیاسی. ئاماری کۆڵبەر نیوز سەبارەت بە کۆڵبەرانی قوربانی لە ساڵی 1403. هەڕەشەی هێرشی دووبارەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی سابوونسازی خۆڕەمشار. گیان لەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە کرمان و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئۆتریش و سوید. درێژی هەواڵەکان. چالاکی دایکانی دادخوازی بۆکان بۆ ڕێزگرتن لە یادی بەندکراوانی سیاسی. ڕۆژی پێنجشەممە 10 جۆزەردان دایەمینا دایکی شەهریار محەممەدی هاوڕێ لەگەڵ دایکانی دادخوازی بۆکان بە مەبەستی ڕێزلێنان لە یادی ڕۆڵەکانیان و هەموو بەندکراوانی سیاسی خۆراکیان لە نێو خەڵکدا دابەش کرد. بەپێی ئەو ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، دایەمینا لە ساڕۆژی لەدایکبوونی شەهریار و بە هیوای ئازادی هەموو بەندکراوانی سیاسی لەوانە توماج ساڵحی، ماشەڵڵا کەرەمی، ڕەزا ڕەسای و مجاهد کورکور، عەباس دریس و هێتد شلەزەردی لە نێو خەڵکدا دابەش کرد و زەرفی خوراکەکانی بە ناوی گیان بەخکردوانی شۆڕشی ژینە نەخشاندووە. ئاماری کۆڵبەر نیوز سەبارەت بە کۆڵبەرانی قوربانی لە ساڵی 1403. بەپێی ئاماری کۆڵبەر نیوز لە سەرەتای ساڵی 1403 تا بە ئەمڕۆ سەرجەم 17 کۆڵبەر لەوانە منداڵێک لە سنوورەکانی کوردستان کوژراون. بەپێی ئەو ئامارە لە ماوەی 7 ڕۆژی ڕابردوودا سەرجەم 17 کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان بە هۆکارەکانی تەقەی ڕاستەوخۆ، سەرمابردووی، وەستانی دڵ و بەربوونەوە لە بەرزایی گیانیان لەدەستاوە. لەو ڕێژەیە 12 کۆڵبەر بە دەسترێژی گولە، کۆڵبەرێک بەهۆی وەستانی دڵەوە، 2 کۆڵبەر بەهۆی سەرمابردووی و 2 کۆڵبەر بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانیان لەدەستاوە. شانی باسە کە یەکێک لەو کۆڵبەرانە هەستیار عەبدوڵڵاهی مێر منداڵی تەمەن 15 ساڵ بوو. ناڕوونی چارەنووسی 2 شارومەندی دەست بەسەرکراو لە شاباد و سنە. چارەنووسی 2 شارومەندی خەڵکی شارەکانی شاباد و سنە بە ناوەکانی شەهاب دارابی و ئاکۆ محەممەد نیە پاش دەست بەسەرکرانیان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. شەهاب دارابی ڕۆژی 9 ڕەشەمەی 1402 پاش بڵاوکردنەوەی بانگەواز بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و لەو کاتەوە پێسەروشێن کراوە. لەلایەکی دیکەوە چالاکێکی مەدەنی خەڵکی سنە بە ناوی ئاکۆ محەممەد نیە ڕۆژی 26 ڕێبەندانی ساڵی 1402 لە بازگەی پشکنینی فەیزاوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. شانی باسا کە بە دوواداچوونی بنەماڵەی ئاکۆ بۆ بەدەستهێنانی زانیاری لەسەر چارەنووسی بێ ئاکام بووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. کۆچکردنی بریندارێکی چاوی شۆڕشی ژینە بۆ دەرەوەی وڵات. نەچیروان معروفی لە بریندارانی چاوی شۆڕشی ژینە لە شاری سەقز بەهۆی زیادبوونی گوشار و هەڕەشەکانی ئیتلاعات و سوپای پاسداران بۆ دەرەوەی وڵات کۆچی کرد. نەچیروان معروفی چەمەند 20 ساڵ لە چاوپێکەوتنێکی تایبەتدا لەگەڵ دەنگی ئامریکا وتی ژیانم لە مەترسیدا بوو و دەترسام لەلایەن ڕژیمەوە ئەشکەنجە بدرێم، بۆیە بڕیارمدا ئێران بەجێبێڵم. ناوبراو 4 ڕۆژ پاش کوژرانی ژینە ئەمینی بەشداری خۆپیشاندانێک لە نزیک فەرمانداری سەقز بوو، بەڵام بە فیشەکی ساچمەیی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی چاوێکی لەدەستا و کۆمەڵێک ساچمەش بەرجەستەی کەوت. هەڕەشەی هێرشی دووبارەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕۆژی پێنجشەممە 10 جۆزەردان جەختی کردەوە کە ئەگەر ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لە ناوچەکانی ژێر دەسەڵاتیاندا هەڵبژاردن بەڕێوەبن، ئەوە لە زووترین کاتدا هێرش دەکەنە سەریان. ماوەیەک لەوەبەر نوێنەرانی مەجلسی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان یاسنامەی کۆمەڵایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریەی پەسەند کرد و بڕیاریدا هەڵبژاردننی شارەداریەکان بەڕێوە بچێت. ئێستا کاتی هەڵبژاردننی شارەداریەکان لە ڕۆژاوای کوردستانە و سەرۆکۆماری تورکیا هەڕەشەی داگیرکردنی ناوچەیەکی بەرفراوانتر دەکات.
هەرچەندە هەڵبژاردنەکان لە حەسەکە، ڕەقا، دەیرۆزور و ڕۆژهەڵاتی حەڵەب دەستی پێکردووە، بەڵام ئێستا مەترسی هێرشی تورکیە لە عێراقدایە. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان هاوڕێ لەگەڵ هۆزە عەرەبەکان بەیاننامەیەکیان کە هاوبەش بڵاو کردەوە و ڕایانگەیاند کە هەڵبژاردننی شارەداریەکان پەیوەندی بە وڵاتانی دراوسێەوە نیە و مەترسی بۆ سەر هیچ وڵاتێک ساز ناکات. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی سابوونسازی خۆڕەمشار. ڕۆژی پێنجشەممە 10 جۆزەردان کرێکارانی کارخانەی سابوونسازی خۆڕەمشار لە ئاسپ لە تەکلیفی و نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی کرێکاران 12 ساڵە بەسەر کاتی داخرانی کارخانەی سابوونسازی خۆڕەمشار تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا چارەنووسی پیشەی کرێکاران ڕوون نەکراوە. ژمارەیەکی زۆر لە کرێکاران هێشتا حەقدەست و مەزایە دواخراوەکانیان وەرنەگرتووە و هیچ بەرپرسێکی ڕژیم گرنگی بە دۆخی خراپی ژیانیان نەداوە. مانگرتنی خەڵکی ڕەمێژک لە بەردەم مەعدەنی مسی ناوچەکە. ماوەی 50 ڕۆژە دانیشتوانی ناوچەی ڕەمێژک لە بەلوچستان دژ بە داگیرکردنی زەمینەکانیان لەلایەن سوپای پاسدارانەوە لە بەردەم مەعدەنی مسی ناوچەکە مانیان گرتووە. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، خەڵکی ناوچەی ڕەمێژک لە ئاز داگیرکردنی زەویە کشتوکاڵیەکانیان لەلایەن حکوومەتەوە ناڕازین و دەڵێن کار و چالاکیەکانی مەعدەن، ژینگە و ئاوی خواردنەوەی ناوچەکەی پیس کردووە و کەس وەڵامدەرەوەی داواکاریەکانیان نییە. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران هەڕەشەیان لە بەشداربوونی ئەو کۆبوونەوەیە کرا کە ئەگەر کۆتایی بە مانگرتنەکەیان نەهێنن ئەوە پەروەندەسازیان بۆ دەکەن. جێگەی ئاماژەیە کە پێشتر و لە ڕێکەوتی 6 جۆزەردان چەند کەس لە مانگرتوان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کرابوو. کۆبوونەوەی خەڵکی ئیسلامابادی خاش دژ بە بێئاوی. ڕۆژی پێنجشەممە 10 جۆزەردان خەڵکی ئیسلاماوای خاش لە ئاز بڕینی بەردەوامی ئاو ناڕزایەتیان دەربڕی و لە بەردەم ڕێکخراو و ئاوەڕۆ کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان ماوەی 8 ڕۆژە ئیسلاماوای سەر بە شارستانی خاش ئاوی نییە و بە دوواداچوونی دانیشتوانی ناوچەکە هیچ ئاکامێکی نەبووە. ناڕازیان دەڵێن ئاویان بۆ خواردنەوە بێهداش نییە و بەرپرسانی ڕژیم هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک هەڵنەگرتووە. گیان لە دەستان و برینداربوونی 6 کرێکار لە کرمان. ڕۆژی پێنجشەممە 10 جۆزەردان بەهۆی داڕمانی مەعدەن لە گوندی بیبی حەیاتی کرمان کرێکارێک گیانی لەدەستا و 5 کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان کۆمەڵێک کرێکار لە مەعدەنی بەردی ئابنیل لە گوندی بیبی حەیاتی کرمان کاریان کردووە لە کاتی کارکردندا مەعدەنەکە بەسەریاندا ڕووخاوە. لە ئاکامی ئەو ڕووداوەدا 6 کرێکار بە سەختی بریندار بوون و کرێکارێک بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستا. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ ئایدا شاکەرەمی. بەپێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری تاران پەروەندەسازیان بۆ ئایدا شاکەرەمی خوشکی نەمر نیکا شاکەرەمی کردووە. بەپێی ئەو راپۆرتە ناوەندە ئەمنیەتیەکان کەیفەرخاستی محکومیەتی ئایدا شاکەرەمیان بە تۆمەتی بڵاوکردنەوەی فەحشا و فەساد هەروەها سەرپێچی لە فەرمانی مەئموری دەوڵەت ڕادستی لەقی 1030 دادگای تاوانەکانی دووی تاران کردووە. شایانی باسا کە جەلسەی دادگایکردنی ئایدا ڕۆژی 4 پوشبەڕی ئەمساڵ بەڕێوە دەچێت. تێکدانی مەزرای برنجی شارۆمەندانی بەهایی لە مازەندەران. بەپێی ئەو ڤیدیوانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ڕۆژی سێشەممە 8 جۆزەردان ناوەندە ئەمنیەتیەکانی مازەندەران بە لۆدێر شالیزاری برنجی شارۆمەندانی بەهاییان تێکداوە. بەپێی زانیاریەکان ناوەندە ئەمنیەتیەکان لە کردەوەیەکی نامرۆڤانە و نایاساییدا شالیزاری برنجی شارۆمەندانی بەهایی دانیشتووی گوندی ئەحمەدابادیان لە پارێزگای مازەندەران تێکداوە و زیانێکی زۆریان بەر جوتیارانی بەهایی گەیاندووە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کاردانەوەی توندی کۆمەلگای لێکەوتوتەوە و چالاکانی مەدەنی داوایان لە خەڵک کرد بەرامبەر بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی بێجانگ نەبن. دەست بەسەرکردنی 10 کەس و داخستی چەندین پیج لە گیلان و بوشێر. ڕۆژی پێنجشەممە 10 جۆزەردان 10 شارۆمەندی خەڵکی پارێزگای گیلان لەلایەن هێزەکانی فەراجا دەست بەسەر و 13 پیجی ئینستاگرامی لە بوشێر لەلایەن ئیدارەی ئەماکنەوە داخرا. بەپێی زانیاریەکان 10 شارۆمەندی خەڵکی پارێزگای گیلان بە بیانووی دانانی بابەت
سەبارەت بە مەرگی ئیبراهیمی ڕەئیسی لەسەر پەیجە تایبەتەکانیان لەلایەن تڵاعەتی فەرەجاوە دەست بەسەر کراون. لەلایەکی دیکەوە 13 پێیجی پەیوەندیدار بە کاری مۆدلینگ لە بوشێر بە بیانووی بڵاوکردنەوەی مەزموونی نەشییا و ناشەرعی لەلایەن ئیدارەی ئەماکن و بە فەرمانی دەستگای قەزایی داخراون. بەوتەی بەرپرسانی ئینتیزامی بوشێر چەند ژنی ئارایشگەریش لە پەیوەندی لەگەڵ کاری مۆدلینگ دەست بەسەر و ڕادستی دادگا کراون. دوهەوامان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئۆتریش و سوید. ڕۆژی پێنجشەممە دەی جۆزەردان ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی گۆتەنبێرگی سوید و ڤیەن لە ئۆتریش دژ بە کۆماری ئیسلامی کۆبوونەوە. ڕۆژی ڕابردوو کۆماری ئیسلامی مەراسمێکی بە بۆنەی مەرگی ئیبراهیمی ڕەئیسی لە نەتەوەی گرتووەکان بەڕێوەبرد، بەڵام نوێنەری زۆربەی وڵاتانی جیهان ساڵۆنەکەیان بەجێهێشت و بەشداریان تێدا نەکرد. مەراسمەکەی ڕۆژی ڕابردوو ئابڕوشونێکی گەورە بۆ ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بوو. لە شارەکانی گۆتەنبێرگی سوید و ڤیەن لە ئۆتریش ئێرانیانی ئازادیخواز لە بەردەم نوێنەرایەتی نەتەوەی گرتووەکان کۆبوونەوە و ڕایانگەیان بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی جەلادێک کە دەستی لە کۆمەڵکوژی هەزاران کەسدا بووە لە ڕێکخراوێک کە ئیدعای مافی مرۆڤی هەیە مایەی شەرمە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بشین.